بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. هەندێک تەکنیکی سینەمایی هەن بینەر ئالوودەی خۆیان دەکەن. ئەو تەکنیکش بەکارهێنانی کاتی دەرونی و دراماتیکیە لە زنجیرە و فیلمەکاندا. لێرە لەم ڤیدیۆیەدا نهێنیەکی سەرکەوتنی زنجیرە و فیلمی ئەم چاو بچووکانە دەخەینە ڕوو. تۆپەکە بۆ ماوەیەکی زۆر لە ئاسماندا دەخولایەوە. قاچەکان بۆ ماوەیەکی زۆر لە ئاسماندا دەمانەوە تا دەگەیشتن بە تۆپەکە. یاریزانەکان هەرچەندێک ڕایان دەکرد نەدەگەیشتنە گۆڵی یانی بەرامبەریان. ئەمانە نمونەیەکن لە کاتی دەرونی و دراماتیکی. لەگەڵمان بن تاوەکو ئاشنا بن لەگەڵ تەکنیکی بەکارهێنانی کاتی دەرونی و دراماتیکی بەگشتی لە سینەما و بە تایبەتی لە درامای سکوید گەیمدا. ئەم حاڵەتە زۆر بینەر دەرگیری خۆی ئەکات، هەرچەندە دوجار دەبێتە مای پێکەنین و گاڵتە جاڕی بۆ بینەر. دروستکەرانی نمونەی ئەم ئەفلام کارتۆنە سوودیان بینیوە لە بەکارهێنانی کاتی دەرونی و دراماتیکی. کاتی دەرونی یان سۆزداری یان هەستەکی یەکێکە لە جۆرەکانی کات لە سینەمادا. دەرهێنەر ڕووداوێک پیشانی بینەر ئەدا کە پڕە لە حەماسەت و هەیەجان، بە جۆرێک هەموو هۆش و خەیاڵی بینەر بەم شێوەیە کۆنتڕۆڵ دەکرێت. کاتە سەختەکان هەمیشە بە خاوی بەسەرمان تێدەپەڕێت، کەواتە ڕووداوێکی سەخت و هەیەجانی کە ڕەنگە لە دنیای واقعیدا خولەکێک نەخاینێت، بەڵام بۆ ئێمە کە بینەری ئەو ڕووداوین یان لە ناو خودی ڕووداوەکەین لە ڕووی دەرونیەوە ئەگەری ئەوە هەیە کە زیاتر لە کاتی واقعی خۆی بخایەنێت. لە زۆربەی بەرهەمەکانی ئەم چاو بچووکانە ئەم تەکنیکە لە بەکارهێنانی کاتی دەرونی و دراماتیکی دەبینین. ئەم تایبەتمەندیە بە زۆری لە زنجیرەی سکوید گەیم بەکار هاتووە، بەڵام لە هەندێک دیمەندا ئەوەندە زیادە ڕووی کراوە کە ئەو دیمەن و ڕووداوە ئەخاتە ژێر پرسیارەوە، بە جۆرێک ئەبێتە مایی گاڵتە جاڕی بینەر. هەرچەندە لە زۆربەی زنجیرەکە سوودی لێبینراوە، بەڵام من دوو نمونەی ئەم زنجیرەیە باز دەکەم. بۆ نمونە کاتێک کاراکتەری سەرەکی لەگەڵ گروپەکەی بە بەرزکەرەوە سەر دەکەون بۆ ئەوی بگەن بە سەکۆی سێمی یاریەکە، پیاوەپیرەکە دەست دەکات بە قسەکردن لەسەر ئەو خاڵانەی کە پێویستە لە یاریەکەدا لە بەرچاو بگیرێت. ئەو ڕێگایی کە دەبێت بەرزکەرەوەکە بیبڕێت بە گوێرەی ئەو دیمەنی کە لە زنجیرەکە بینیمان زۆر ئەستەمە کە لەو ماوە کورتە پیاوەپیرەکە ئەو هەموو قسەی بکات. کەسی بینەر لە خۆی دەپرسێت پیاوەپیرەکە چۆن توانی ئەو هەموو قسانە بکات پێش گەیشتنی بەرزکەرەوەکە بۆ شوێنی مەبەستی یاریەکە. دەرهێنەر بە درێژکردنەوەی کات تۆی بینەر ئامادە دەکات بۆ قۆناغێکی هەستیاری زنجیرەکە، بەڵام بە بڕوای زۆر لە ڕەخنەگران زیادەڕەوی تێداگراوە و بە هەڵەیەک بۆ زنجیرەکە هەژمار کراوە. دەرهێنەرەکە دەبوایە لانی کەم شوێنی یاریەکەی بەرزتر پیشان بدایە، یان پیاوەپیرەکە دەبوایە زۆر زووتر دەستی بە قسەکردن بکردایە پێشەوەی سواری بەرزکەرەوەکە بوونایە. وهروەها لە سەرەتای یاری چوارمدا داوا لە یاریزانان دەکرێت کە هەڵماتەکانیان بژمێرن. لەو کاتێک کارەکتەری سەرەکی و پیاوەپیرەکە دەست دەکەن بە گفتوگۆی ئەوان زۆر درێژە دەکێشێت، و تا کاتێک گفتوگۆکەیان تاو نەبووە بەڵندگۆی گۆڕەپانی یاریەکە نایەتە قسە. لە کاتێکدا ژماردنی دەدانە هەڵمات پێویستی بەو هەموو کاتەی نەدەکرد. بە لە بەرچاوگرتنی گفتوگۆی زۆری نیوان پیاوەپیرەکە و کارەکتەری سەرەکی هیچ پێویستی نەدەکرد دەرهێنەر لەم دیمەنە ئەم گفتوگۆیە ئەوەندە درێژ بکاتەوە، مەگەر ویستی بێتی سوود لە کاتی دەرونی و دراماتیکی ببینێت. بە هیوای ئەوەی سوودتان لەم ڤیدیۆی وەرگرت بێت. ئەگەر ئارەزووی باس و خواسی سینەماتانەیە بە لایک و کۆمنتی ئەم ڤیدیۆیم بەشدار بن لە گەشە و پشگیری کەناڵەکەم. خواتان لەگەڵ.